پەروەردەکردنەوە زۆرەکانە بەس پەروەردەنە سەر ئەستێ مامۆستایانەوە ئەو قوتابخانەیە پەروەردە سەرەکی دایک و بابن ئەگەر ئەم هاریکار بینید گەل مامۆستایان و گەل قوتابخانە و گەڕێ بەبێت قوتابخانە ئەم دشێن بشێن زۆرەکێت خۆل vê مرحلێ بۆ مرحلەکە باشتر ببین هیڤیا من ئەوە ئەم هاریکار بین بەردەوام بۆ ساڵەکە ئاجری ساڵەکە ئایندە کە ئەم هەموو هاریکارت و مامۆستای بین هاریکاری زۆرەکێت خۆ بدەین ئەوان وەسائل التواصل الاجتماعی بچەکێم کەینەوە احتیمامێکی بدەینە زۆرەکێت خۆ چونکە ئەف زۆرەکێت مەمەزن کردین ئەڤڕۆکە بۆ هەندێنەکە ڕۆژێک بێت ببنە پەروەردەکردن کە وی وڵاتەی خزمەتە گەلێ خۆ بکەن خزمەتە نیشتیمانی بکەن خزمەتە وڵاتی خۆ بکەن. ئەسێکی مامۆستایەک هیویدارم لێک و بابەت قوتابیە هەماهەنگی هەبیتر گەل قوتابخانێ گلەیەکە زۆرمە هەیە کە دێک و بابەت قوتابیە ناهێن سەردانا زۆرگێن خۆ بکەن لەما هەر زۆرۆکەک بەلکی تشتێکی بە بێتە گرێدان جا چێ مەسەلەن خۆسەتەن ئەو کەسێ گوندا خۆسەتەن مەسەلەن چنە بەر حەیوانێ خۆ یان شولەک بۆ دیکە بکەن بێتڤی هەلسەر دێک و بابەن خۆ دێک و بابەن قوتابیە ئەگادەری زۆرگێن خۆ بن دۆ پۆشە ڕۆژەکە گەش بۆ ملەتێ خۆ و دێک و بابەن خۆ دەبێن هیوادارم هەموو دایک و باوکێک ئەرکی خۆیان هەستن بۆەوەی مناڵەکانیان ئاگادارکەنەوە کە وەرزێکتەوە بۆ وەرزێکی تازە دەستی پێ کردووە وەرزێکە پڕ بوو لە یاری خۆشی ئێستا وەرزێکی تازە دەستی پێ کردووە کە ئەو وەرزە وەرزی خوێندنە وەرزی ئیحتیمامدانە ئەیجا ئەرکی دایک و باوک لە هەموو کات ئێستا گرانترە بۆی بیدا سەرەتای خوێندنەوەی وا بکەین ئەم مناڵانە چۆن کتابەکانیان بخوێنەوە چۆن متابعەیکەین چۆن وایان لێ بکەین کە کۆنتڕۆڵی ئەو بابەتانە بکەین.